مامۆستا ڕاستی بێ من تەلەگرام بەکار نایەن بەڵام بۆی برادێکمەوە منا تەلەگرامانە بەڵام شتێک داواکار بوو لە هەموو کچ و کوڕێکی کوردستان بەتایبەت مامۆستا خەڵکانێکی زۆرێ مامۆستا بەبوونی قسە لەگەڵ کچ و کوڕاکەم باشە کچاتی کچ و کوڕەوانەی باشە ینی چۆن بڵێم ڕسمی یەکتری بڵاوەکەنەوە کەسێکی بەناوی زانم ڕسمی خەڵک بڵاوەکەن تکای لێکە مامۆستا ینی هەنی شتە بیم لە تەلەگرام بەڕاستی مامۆستا خۆم شەرمەکەم تێگەی هەوڵم زۆر داوە یەک دەقە مامۆستا عەفوو هەوڵم زۆر داوە ئەو پەیجەکەی لەناو بەرن باشە چەند جار لەناو تیکتۆکە لەناوم بردووە بەڵام سوودی نییە من زیاتر ئەو کەسە لەناو تەلەگرامە ڕستمان شتەکان بڵاو دەکاتەوە زۆرشم پێ ناخۆشە و ینی هەر کچ و کوڕ نییە پیاوی بەتەمەنی تایە ئافرەتی بەتەمەنی تێدایە تێدەگەی ئەی زۆرم بەلاونە هەڵوشم زۆر دا لە ڕێ ئاشایش و پۆلیسەوە بەڵام هیچ سوودێکی نەبووە و داواکاریم ئەوەیەکە بەڵێن قوربانگیان خەڵک بەهێز و بە قۆت و بە هەڕەشە واز لەو شتانە ناهێنێت ئیلا ئەبێ پەروەردەیەکی دروست کرابێ ئەم کەسە ترسی خوای لە دڵا بێت و هەر کەسێک لەو ئیسلامەت یەگەیشت بێت دوور و نزیکی ئەو تەلیگرام و ئەو بابەتە بێڕەوشتیانە ناکەوێت بە هیچ شێوازێک بۆیە ئەوە خەڵکانێکی بێڕەوشتن دوور لە ئیسلام و دوور لە ئەخلاق و دوور لە ئەتەکێتی کوردەوارین خەریکی مەلەف بڵاوکردنەوەی خەڵکن و هەر کەسێکی شەرم و حەیای هەبێ بەڕاستی ڕسمی خۆی بڵاو ناکاتەوە بە شێوازێکی ناپیا و تا خەڵک بی با دوڕۆشتر ئەوە کەسایەتی ئەم کەسە لە تەلیگرام و لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەڕاج کات بۆیە قوربان ئەو کەسانە خۆیان باجی غەڵەتی خۆیان ئەدەن یعنی کچ ڕسمی ڕووتی خۆی ئەنێرێ بۆ کوڕی خەڵک ڤیدۆی سنگ و مل و ئەمانەی خۆی ئەکا و گۆرانی ئەکاتە سەر و بۆ کوڕی خەڵکی ئەنێرێ تەمان ئەم کوڕا دوو ڕۆژە ئەمە وەکو کارتێکی فشار دژی ئەم کچە بەکارێنێ کاتێ ناتوانێت ئەم کچە ڕاو بکات مەجبورە کاتە ناو تەلیگرامەوە و حیا و شەرەفی ئەم کچە ئابات اینجا ئەم کچە یان ئەوەتا کە سوکارەکەی ئەیکوژن یا ئەوەتا ئیتر ئەم کچە مستەقبەلی ڕەش ئەبێت یا ئەوەتا ئەم کچە بۆ خۆی ئەکوژێ و یان ئەوەتا تووشی نەخۆشێکی دەرونی کوشندە ئەبێت بۆیە ئەوە باجی غەڵەتەکانی خۆی ئەدا و کەسی موسڵمان ژیرە هۆشیارە عاقڵە بە هیچ شێوازێک نزیکی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە ناکەوێتەوە تەلیگرامش بۆ ئەو کەسانە بەکاردێ کە دەرسوانەی لەسەر خوێنن یان ئەو کەسانی کە ئەو کەسانی کەوا ئیشی بزنسی تیاکەن ئەگینا وەلباقی پێویست ناکات تۆ هەت بێت چونکە بەڕاستی هیچ فلتەر و سانسۆرێکی لەسەر نییە پێویستە بەکارهێنان پێویستە یعنی واز بێنی لە بەکارهێنانی ئەو تۆڕە عفو ماسەیەک شتی تیش ماسە هەلە سەر و بابەتە ینی ڕۆژکان تەلەفۆنم بۆ کرد خۆی قسەم لەگەڵاتم کاکە بۆچی وا دەگەی تیویچ پەیوەندێکی بە تۆ دەنیوت جاکشتیشی بە باس کردم تی ساڵی 2000 ئافرەتێک عفو دولار جەناب تۆ جەماعەتیش زینای کردووە ئێستا ساڵی بڵین ساڵی پارنا پێرارەکە بە بۆنی کە بڵای کردوتۆ ئەو کەسە ڤیدۆکەی ناردۆ بۆ هاوسەرەکەی تاڵاقی داوە تێدەکەی لەسەرەوتم کاکە بۆچی واوتوتی کاکە ئەگەر خوشکەی خۆشم بکە بە هەموو شێوازوای لێ دەکەم بەڵام یەک شتی دیش لێرا پێ دەڵێم داوای لە هەموو کچێکە کوڕەکەکەم تێگەی ینی دوور کەڕۆ لە چاتکردن و هەنشتی بابەتی پەیوەندی خۆشەویستی تێگەی ڕاستی مامۆستا شتێ بینیم لەناو تەلەگرامە بەڕاستی خۆم شەرمی لێەکەم ئەین زۆر جار بە ناچای سەری شێکم بەڵام خوایە کەسوکارێکی منیتیانە بیان خەسم کەسوکاری خۆمیدیانن بەڵام زۆر بەڵاو ناخۆشە هەوڵشم زۆر داوە لە ڕێعاشایسۆ ئەم کەسە بگیرێ بەڵامی سوودێکی نەبووە لا يأتي عام إلا والذي يأتي بعده أشر منه پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هیچ ساڵێک نایە ئللا ساڵی دوای خۆی لەم ساڵ خراپترە باوەڕت هەبێ ساڵێکی تر چونکە مادام سۆشیال میدیا و ئەم پێشکەوتنە بەردەوامە فەساد بەردەوام ئەبێت یعنی ساڵێکی تر لەم ساڵ خراپترە بێت دوو ساڵی تر لە ساڵێکی تر خراپتر ئەبێت خوای گەورە تۆ بەس ئەو دوعایە بکە بڵێ خوایە جەنبنا الفتن ما ظهر منها وما بطن خوایە لە هەرچی فیتنە هەیە ورد و درشتی گەورە و بچووکی بمان پارێزە چونکە فیتنەکەی هێندە زۆرە یعنی عەمەت به البەلوە کەوتۆتە هەموو ماڵێکەوە ئەگەر وریا نەبی یعنی کچە 4 ساڵانەکەت کچە 10 ساڵانەکەت لەدەست ئەدەی کوڕە 10 ساڵانەکەت لەدەست ئەدەی سۆشیال میدیا بەڕاستی وەکو سەرەتان وایە وردە وردە بە جسم تا شۆڕ ئەبێتەوە بە جسم تا بڵاوە پێکات هەتا ئەو کاتەی ئەتکوژێت یعنی الحەمدولله ئێمە ئەم ئەپەمان لە باشە لە ئەپێکی فەسادەوە الحەمدولله گۆڕیمان توانیمان 5000 کەس 6000 کەس شەوانە لە خۆمان کۆ بکەینەوە و ئەو لایڤانش وردە وردە ڕیکۆرد بکرێ و ئەو گەنجە بەڕێزانی کە ئیدیتیەکەن و مۆنتاژێکەن خوا خێرا بنووسێ وردە وردە ئەمانش بڵاو بووە سیرەکەی ئەو فەسادە تۆزێ کاڵەوە بوو الحەمدولله بەڵام سەیری کە لەم مەیدانیان نابێ هەر من بە هەبم ئەبێ کەسانی ترش هەبێت مادام
ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە هەبێ سناپ و تیکتۆک و تۆڕە کۆمەڵایەتیەکان هەبێ فەسادش بەربڵاوە بێ و مادام ئەم دەرگای فەساد کراوەیە و ڕێگەی لێ ناگیرێ خەڵک تەوعیە ناکرێ و خەڵکیش پند و دەرس و ئامۆژگاری لە دەوروبەرەکەی وەرناگرێ ئەم شاڵاوی فەسادە بەردەوام ئەبێ و مەلەفکاری زیاتر بڵاوە بێتەوە قوربانگیان ڕاستە بەڵام مامۆستاگیان وە پرسیاری دووەمیشم عەفو مە پێویستی بە هۆشیاری کۆمەلگا هەیە بە هۆشیاری تاکەوە هەیە تا هۆشیار بێت تا وعی بێت تا مسەقف و دیندار و خواناز بێت ئەم فەسادە کەمترە بێتەوە خەڵکی تا ئەوەی نزیک بێتەوە لە دنیا و لە شەهەوات و ئارەزوی حرام ئەم فەسادە بەربڵاوە بێت ماڵا بمەوەستانگە دەست چاقۆر بە زۆر لە دەمێکەوە زۆر ئەمە قسە لەگەڵاکەم بەڵامی تر زۆر سۆ سپاس دەکەم بۆ